ڕۆژی شەممە بە دەیان هەزار کەس لە سەرانسەری تورکیا ناڕزایەتیان بەرامبەر بە جەنگی ئیسرائیل دژ بە حەماس دەربڕی. ناڕزایەتیەکان دوایین نیشانەی زیادبوونی گرژیەکانە لە تورکیا لەسەر جەنگی غەسە کە هەندێک لە چاودێران دەڵێن تەنیا چەند ڕۆژێک پێشتر بەهۆی لێدوانەکانی ڕەجەب تەیب ئەردوغانەوە سەرۆکۆماری تورکیا تاوی سەندبوو. پێویستە ئێمە زۆر بەهێز بین بۆ ئەوەی ئیسرائیل نەتوانێت ئەم کارە قێزەونانە بەرامبەر فەڵستین ئەنجام بدات. هەروەک چۆن چوینە ناو قەرەباخەوە هەروەها چوینە ناو لیبیاوە دەتوانین هەمان شتیش بەرامبەر ئیسرائیل ئەنجام بدەین. هیچ هۆکارێک نییە بۆ ئەوەی ئێمە ئەوە نەکەین. ئاڵەکانی تورکیا هەتانی وای هێنرانە خوارەوە. لەو دەمەی تورکیا ڕۆژی ماتەمینی نیشتیمانی بۆ ئیسماعیل هەنیە سەرۆکی کوژراوی حەماس دەگێڕا، بەڵام شیکارانی ئیسرائیلی دەڵێن هەڕەشە سەربازەکانی ئەردوغان جەنگی تووڕێیی شەرەقسە بەرە و ئاستێکی نوێ دەبات. کاتێک گوشەی هەڕەشەی لەشکری بەکاردەهێنیت پێم وایە ئەمە شتێکە کە ناتوانیت پشتگوێ بخەیت. بەڵێ زۆرێک لە شیکەران دەڵێن سبەی ئەمە ڕوونادات، بەڵام کاتێک ئەم شتانە دەڵێیت دەبێت ئەوانەی بەرپرسی سەربازین خۆیان ئامادە بکەن و کاتێک ئامادەکاریەکانت هەبوون پلانت دەبێت دواتر دەبێت لە داهاتوودا پاساویان بۆ بهێنیتەوە. پاشان دەبێت بڵێیت لانی بەرامبەر هەڕەشە دەکات و ئەم جۆرە بازنەی دوژمنایەتی بەرامبەر هەیە کە پێم وایە مەترسیدارە. بەڵام هەندێک دەڵێن توندبوونی وتارەکانی ئەردوغان زیاتر هەوڵێکە بۆ پتەوکردنی بنکەی دەنگدەرانی کۆنەپەرستە ناسیۆنالیستەکانی خۆی. هەروەها تووڕێیی ئەردوغانە لە دەرکەوتنی وڵاتانی وەک قەتەر و میسر لە هەوڵەکانیان بۆ چارەسەرکردنی جەنگی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. وتارەکانی دژە ئیسرائیل ڕنگدانەوەی زیادبوونێکی نائومێدی ئەنکەرەیە بەهۆی دوورخستنەوەی لە پرۆسە دیپلۆماسیەکان بۆ گەیشتن بە ئەگەربەست لە غەزە و هەروەهاش پلاندانان بۆ پرۆژەی ئاوەدانکردنەوە لە غەزە لە دوای جەنگ. چین بەم دوایانە میوانداری سەرکردەکانی فەڵەستینی کرد و گورزێکی دیکەی لە هەوڵەکانی ئەردوغاندا بۆ دەرکەوتنی وەک گەمەکارێکی سەرەکی لە پرۆسەی دیپلۆماسیدا. سەرۆکۆماری تورکیا بە ئاشکرا بێزاری خۆی دەربڕی و داوای ئەوەی کرد کە مەحموود عەباس سەرۆکی دەسەڵاتی فەڵەستینی داوای لێبوردن بکات بەهۆی ڕەتکردنەوەی بانگێشنامەیەک بۆ وتاردان لە پەرلەمانی تورکیا لەگەڵ سەپاندنی گەمارویەکی بازرگانی ئەنکەرە دژ بە ئیسرائیل و پەرەسەندنی قسەکردن. شیکاران هۆشداری دەدەن کە وڵاتەکان ئێستا بگرە لەسەر ڕێڕەوێکی مەترسیدارترن. ئیتر هیچ شتێک نەماوە سەرکردەکانی تورکیا و ئیسرائیل ڕاگرێت کە بە ئاراستەی مەترسیداردا بڕۆن کاتێک هیچ شتێکی تر بۆ هەڕەشەکردن لە بواری مەدەنیدا نەما. ئەوە دەگەیتە بواری سەربازی و ئەوەش مەترسیدارە. لەگەڵ فراوانبوونی ململانیەکان و گەیشتنی بۆ لوبنان و لەوانەیە بۆ ئێرانیش شیکاران هۆشداری دەدەن کە ڕەنگە ئەردوغان دەرفەتی زیاتر بدۆزێتەوە بۆ زیادکردنی وتارەکانی دژی ئیسرائیل و ململانیەکان فراوانتر بکات. سمکۆ عەزیز بۆ راپۆرتی دۆڕین جۆنز دەنگی ئەمریکا.